سڵاوی خی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پێیان لە هەر کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە چۆنیەتی کەمکردنەوەی فشارە دەرونیەکانی سەرتاک دەکەین. ئەمڕۆ میوانداری یەکێک لە شارەزایەکان یان یەکێک لە ڕاهێنەرەکانی بواری وەرزشی دەرونیم کردووە کە لە یەکێکە لە شارەزایەکانی نێو کوردەواری خۆمان بەڕێز مامۆستا عەبدوڵڵا تۆفیق پسپۆری ڕاهێنانە دەرونیەکان و باڵوێزی خوێندنی باڵای سکاندنافیای نێودەوڵەتی لە وڵاتی سوێد هەروەها کاری ڕاهێنەری دەکات لە نەخۆشخانەی هۆدینگ لە ستۆکۆڵمی پایتەختی سوید. پێم خۆشە نامەی یەکێک لەو کەسە توش بووە یا ئەو کەسە دەروون ئاڵۆزانە بکەم کە وەکو خۆی ئاماژەی پێدەکات کە لە حاڵەتی خۆکوشتندا بووە و بەڵام لە کۆتایی نامەکەشدا دەڵێ خوددا کەسێکی فریشتە ئاسای وەکو مامۆستا عەبدوڵڵای بۆ ناردم. دەڵێ من ماوەی زیاتر لە 10 ساڵ بەهۆی چەندان بیرکردنەوەی خراپ کە خۆشم نەمدەزانی لەکوێ و چۆن تووشم بوون دەم ناڵاند کە بە شێوەیەک ترس و دڵەڕاوکێ یەخەی گرتبووم سەراپای ژیانم لێ بوو بە دۆزەخ بە جۆرێک کە چەندین جار بیرم لە خۆکوشتن دەکردەوە و بە تاکە ڕێگایم دەزانی واتە خۆکوشتن بۆ ڕزگار بوون لێی و هەرگیز هیچ ڕۆژێ بە خەیاڵمدا نەدەهات کە من چاک دەبمەوە و وەکو هەر کەسێکی ئاسایی ژیان دەگوزارێنم. لە ماوەی ئەم ساڵاندا سەردانی چەندان پزیشکی دەرونیم کرد و بەگشتی نزیکەی 4 ساڵ دەرمانی دژە خەمۆکیم بەکاردەهێنا بەڵام هیچ سوودێکی ئەوتۆی بۆم نەبوو. دواتر سەردانی دەروونزانێکم کرد و ڕێنمایی کردم تا ڕادەیەکی باش هەستم بە باشی کرد بە بەراوردی ئەم چەندان ساڵە تاڵەی ژیانم تا دوجار خوای گەورە دیارەیەکی فریشتە ئاسایی پێناساندم و ئەوی کردە هۆکارێک بۆ چاکبوونەوەم و ڕزگاربوونم لەو قەلەقی و خەمۆکیە کە هەرگیز بە خەیاڵمدا نەدەهات کە بە چەند دێڕێکی زۆر سادە و ساگار ئاوا ژیانم لە ژیانێکی دۆزەخ ئاساوە بگۆڕێ بۆ ژیانێکی پڕ لە هیوا و خۆشبەختی. ئەو کەسەش ڕاهێنەری دەرونی بەتوانە بەڕێز عەبدوڵڵا تۆفیقە کە خۆم بە قەرزاری دەزانم. ئێمە وەکو کورد دەبێ شانازی بکەین کە ڕاهێنەرێکی دەرونی وامان هەیە لە وڵاتی سویددا کە خەڵکی ئەو وڵاتە بە شانازیەوە بە فەخرەوە بچنە لایوە بیکەنە هۆکارێ بۆ فریادڕەسێ بۆ زاڵبوون بەسەر کێشە و ئاڵۆزیە دەرونیەکانی خۆیاندا. ئێمە لەم بەرنامەیەدا بەشێکی بەرنامەکە تەرخانەکەم بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی ئەو ڕاهێنەرە کوردە کە لە ستۆکۆڵمی پایتەختی سویددا جێگەدەستی دیارە. پاشتر باز لە وەرزشی دەرونی دەکەین. ئێمە چۆن لە ڕێی وەرزشی دەرونی وەکو چۆن خۆی لە یەکێک لە پۆستەکانی فەیسبووکیدا دەڵێ مامۆستا عەبدوڵڵا دەڵێ ئامانجە گەورەکەم تاکی کورد فێر بکەم کە خۆی ڕاهێنان بە دەرونی خۆی بکات لە پێناو بەهێزکردنیدا بێ بەرامبەر. واتە ئێمە زۆر جار وا دەزانین ڕزگاربوون لەو ئاڵۆزیە دەرونیی کە هەمانە تەنها ئەبێ بە دەستگرتنی خەڵک بێ و بێ هەر لە ڕێی دەرمان و لە ڕێی دکتۆر و ئەوە بێ بەڵام وا دیارە تاکی کورد ئەتوانێ خۆی ڕاهێنان بە مێشک و بە دەرونی خۆی بکات و بێ بەرامبەرانە بتوانێت خۆی چارەسەر بکەم. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئاڵۆزیە دەرونیەکان و کەمکردنەوەی فشارە دەرونیەکان کە لە ئێستادا دوو چەمک و زاراوی بۆ بەکاردێنرێ سترێس و تراوما بزانین ئەمانە چین و من پێم وایە ئەمە دوو چەمک و زاراون تازە هاتوونەتە نێو وڵاتی کوردەواریەوە و دڵنیاشم لە ڕێی ڕاهێنەری بەڕێز عەبدوڵڵا تۆفیقەوەی هاتوونەتە نێو تێگەشتن و وەکۆڵی ئەدەبیات و چەمکەکانی ئێمەوە. و باز لە هۆکارەکانی ئاڵۆزی دەرونی خۆمان بکەین بە بەراورد کاتێک ئێمە زۆر جار لە بەرنامەکانی دیکەدا ئاماژەمان بەوە کردووە کە لە ڕێی توێژەری دەرونی و کۆمەڵایەتیەوە باسمان لە ژیاری ئەوروپا و لە شارستانیەتی ئەوروپا و لە وڵاتان کردووە بەڵام لە ئێستادا بۆ من فەخر و شانازیە کە لە ڕێی زمانی یان لە ڕێی دەمی کەسێکەوە ئەو بەراوردە بکەین کە خۆی نیشتەجێی هەم کوردستانە هەم وڵاتێکی خۆشگوزەران و پڕ لە ڕەفاهیەت و ئارامی وەکو سوید کە ئەو ئەتوانێت پێمان بڵێ ئایا ڤێلا بەرزەکان و تەکنەلۆژیاکان و پێشچوونە زانستیەکان و شەهادە و بوونی کارەبا و بوونی دیموکراسی ئەمانە هۆکارن بۆ ئارامی دەرونی یانە. بۆ مەبەستە زۆر بە خێرهاتنەوەیەکی گەرم لە سویدەوە بۆ کوردستان هەوا بە خێرهاتنێکی گەرمی بەڕێز مامۆستا عەبدوڵڵا تۆفیقەکەم بۆ بەرنامەی باسوخواست و مامۆستایان زۆر بەخێر بێ و بەرنامەکەت ڕازاندەوە. سەرتا پێم خۆشە وەکو یەکێک لە ڕاهێنەرە چالاک و بەناوبانەکانی کورد باسێک لە کار و چالاکیەکانی خۆت لە وڵاتی سوید چیتان کردووە چیتان بەخشیوە و بە تەمای چین لە داهاتوودا؟ بەڵێ ڕاستیان من لە ساڵی 2000ەوە پەیوەندیم کرد بە زانکۆی سکەندەنەفێنە نێودەوڵەتی کە پرۆفیسۆر دکتۆر لاشەری کونستۆڵ سەرپەرشتیارەتی
هەم فەیلسوفە لە بوارەکەیە بەڕێزیان لە ڕێگەی پەیوەندیکردنەوە کە توانیم من وەکو یەکەم کارم سیدیەک بوو کە کردم بە زمانی کوردی وەرم گێڕا کە ناوی خاوبنەوەی لەش و دەروون بوو کە خاوبنەوەی ماسوولکە خاوبنەوەی دەرونی خاوبنەوەی بڵێم بڕابەخۆبوون لەگەڵ ئاماژدانان لە خۆیە گرت من ئەوم کرد بە زمانی کوردی هاتمەوە لە ساڵی 2000 لە ڕێگەی چەند دکتۆرێکەوە توانیم ئەو پەیامی کە هەم بوو تقریبا بیگەێنم بە شێوەیەکی باش لە ڕێگەی چەند دکتۆرێکی بەڕێزەوە وان لێ هاو کە نەخۆشەکانیان کە لێرە بێتاقەتە بوون لە باتیەوەی کە داودەرمان بن بە نەخۆشەکان ئەیانوت بڕۆ بۆ فڵان شوێن لەوێ ئەو کاسێتیان ئەو سیدیاتە دەستەکەی بەکاری بێنە ڕنمایەکی بچووی شەکردن لەگەڵیان لە پشتی کاسێتەکەەوە ڕنمایەکان نووسی بۆ کە چۆنی بەکاربێنن ئەوە بوو کە زۆرێک لەوانە دکتۆرەکان پیانەوتم دوای کە پەیوەندیم لەگەڵاکردن چۆن ئەڕات یەکێوان دکتۆر نزار محەممەد ئەمین بەشانازیەوە ناوێبم پێوتمەوەی کارەکان زۆر باشەوی دوای لاتۆ کە خەڵکی تااقەتی داودەرمانی نەماوەی تۆ بەکارهێنێ ئەمە لەو کاتانەیە کە تازە سەرەتا بوو من ئەو بابەتانە بردەوە بۆ زانکۆی ئیسکەندەنافی نێودەوڵەتی لە سوید کە لە شاری ئۆرەبورەوە زانکۆکە زانکۆی ئینتەرناسیۆناڵیەوە تۆ جیهانیە هەموو کەستوانە بخوێن لە هەموو وڵاتانی جیهانەوە منوەکو تەنها کورد دەتوانیم یەکەم کورد دەستکەم بە خوێندنی زانکۆکە لەوێ ئەوە بوو کە لەباری سترێسا خوێندم لەباری گەشەکردنی کەسایەتیە لەباری بڵێن بۆ ڕاهێنان دەروونەکان پاشان بوومە سترێس ڕاهێنەری سترێس ڕاهێنەری خاوبنەوەی لە شودەروون ڕاهێنەری ئامانجدانان هەروەها دوای لیسنسمی هەنایەوە لە مایندفولنەسا ماستەر دیپلۆمی هێنا دوای گەشەم کرد لە هەمووی لەیەکیا و پرۆژێکی گەورم تەقدیم کرد لە ساڵی 2011 ئەوە بوو کە دوای سەردانێکی کۆسۆڤۆما کە کۆنگرێکی گەوری عالمی هەبوو لەوێ تر ماستەرەکەم وەرگرت من پرۆژەکانی شمەوەی کە من جارجارە سیمیناریەکەم لەوێ لەگەڵ زۆربەی نەخۆشخانەکانی ناو ستۆکۆڵما بۆ پرسوناڵەکانیان واتە بۆ کارمەندەکانیان هەستاوم بە کۆرشکردنەوە کۆرشی درێژخایان هەبووە کە بە 6 مانگتاوە بووە جاری باش لە ڕێگەی سیمیناریان کۆشێکی دۆڕۆژیان بووەکەمەوە بۆی کە فێر بن چۆن بەرگاری سترێس بنەوە لە کاتی ئیشکردنیانە هەروەها من مدەڕیبی بەرگری لە خۆکردنیشم کە زۆر لەبارەی سترێس لە خۆگرێ بەرگری لە خۆکردن بە شێوەیە کە تۆ نە لە کەسەکە بیتەوە نە ئەو بتوانێت لێت بات واتە تۆ بتوانیت ینی بڕوا بە خۆبوونێکی گەورەت هەیە کە بتوانیت ینی بەرگری خۆ بکەیت و بە شانازیەوە ینی بە سەربەرزی توانی بڕۆیت و بێتەوە بێ ئەوەی کە لە هیچ شتێک لە ڕووی دەرونیەوە بەرگری لە خۆ بکەیت و نێڵی ئازاژ بگەین یا لە ڕووی جەستەیەوە دەرونی و جەستەی تەکنیکی زۆر بەسیط بەکارهێنیت بەڵام لە ڕێگەی دەرونی تۆ بێ بزانیت کەسەکە ئەخوێنیتەوە لە کوایت و ئەم شتانە بە تەمای چی ئەم شتانە ئەمە ئەو بابەتە لە خۆگرێ کە من کۆشەکانم زیاتر لەسەر ئەوشتانەیە پاشە من لە خەسخانەیە کاریشەکەم چەند ساڵێکو کەوچی پرسناڵەکان نزیکەی 66 پرسناڵمان هەبوو شەریکی ئەتێندۆمان هەبوو لەوێ لەو شەریکەی ئیشمەکرد تقریبا ساڵێ تا 2 ساڵە بێ لە گەورەترین خەسخانەی سویدای شەکەم ئێستاکە ناوی کارۆلینسکایە لە ستۆکۆڵم لە بەشی شیرۆرگیشەکەم من نەخۆشەکانمان لەوێ تر مناڵ گەورەمان هەیە ئەلبەتە کە مناڵ لە 14 ساڵە بۆ هەیە تا لە 5 ساڵی و تا سەر تا 100 ساڵ و چەند ساڵ ئەتوان لێ نەخۆشەکانی مائیدە و ڕیخۆڵەکان و پەنکریاس و جگەر و سپڵ و زرا و ئەم شتانەمان هەیە ئەمانە پەیوەندیان چیە بە نەخۆشی دەرونیەکان ئەوان پێویستیان بە چارەسەرێکی دەرونیش هەیە لە هەمان کاتە بەشی فریاکەوتنەمە لە فریاکەوتنیشەکەم بەڕاستی لە تەواریەکەی زۆربیان کێن بێ هەناسەدانیان تێکەچێت هەناسیان بیرەچێتەوە ینی ئازارسکیان هەیە وازانیت نابێت ئازار بەسک بن زۆربەی هەناسیان بەسەرەوەیە لەو کاتەیە کاتێککە هەناسە غەڵەتە درێت ساترەشوونیان واتە ئەو ئۆکسسیجینێکە لە لەش وەرەگیرێت کە لە لویتەوە ئەمانەچێتە مێشکەوە مێشک پێویستی بێت لە ساڵ 94 بەرەوسەر هەیە بەڵام زۆربەی جار ئەوان بەهۆی ئەو ئازارانی کە هەیەە هەناسیان غەڵەت شتێکەوێ کە ئەبێتە هۆی مشاکلی زیاتر دوایەوە گەرمە هەناسەکان غەڵەت بێ بێت لە 92 بەرەخوارد جاریان شتاشتانوێ من سەر لە فێریانەکەم بۆ نمونە ئەمە چەکەلوانی کە منیکەم فێریانەکەمەوە کە هەناسی باش بن هەناسە بەسک بن ئەوەی سنیان تۆزە نەرمکەنەوە کە من بۆیانەکەم زۆریان کە لە تەمەنێکی زۆریشان ئەڵێن ئەمە یەکەم جارێکی پێمان بڵێ ئەنی ئابوو شێوەی هەناسە بێن چونکە بە شێوەیەکی گشتی دکتۆرەکان کاتێکە لەگەڵ کەسێکە قسەکەن کە فەحسی یەکێکەکەن ئەڵێن عادی هەناسێکی قوڵ هەڵمژە هەناسەکە بەرە دەرەوە و عادەتەن کە دکتۆرە چێ فەحسی گوێ لێگرێت بۆ دڵۆمای لە پشتەوەیان لە ڕستی ناڵێ دکتۆر بەڕاستی پێی ناڵێ بۆ بە شێوەی هەناسەکە بەیانی من احترام بۆ زۆربەی دکتۆرەکان لە سویدیش منەوەم کردو بە ڕەخنێ لەگە دکتۆرەکانمان لای خۆمان ئەڵم دەتێگەیان لە چۆن هەناسە بات یعنی وەکو پێکەین پێڵم
سیرێک مەکاڵە تۆ ڕاستەکە ئەوێ ماینفونێس بەکاربێن لەم حاڵەتەیان خاوبوونەوەکە بە شێوکی باش پێیان بڵێن بەس کاتیەوەیان نێ بە خێرایی خەڵک بە ئەم هەناسەکە ئاوایە بە شانملی بەزەوە شێوکی غەڵەتە بەڕاستی من فێریانەکەمە کە بە بەسیگ هەناسە بن بۆی کە سیەکانیان پڕ بێتەوە سەر لە نوێ پڕبوونەوەی سیەکان بۆریەکانی خوێن پاکبوونەوەی بەخۆی بینی مێشک سافە بێ لە سەرێشە دوورەکەویتەوە تەرکیزت باشترە بێ خاوبوونەوەی لەش و شانمل تا دروستە بێ ئازارەکانی سکت کەمە بێتەوە قوڵێکی کە تۆیت ئەنی ئەمانە جۆرێکن لەو تەکنیکانی کە من فێریانەکەمەوە پاشا من لەم 2 ساڵی ئەخیرە لەگەڵ یەک دوو پسپۆڕی بەناوبانک کۆنسۆڵن لە جیهانە لە سویدن بە شانسی خۆم بوو توانین پەیوەندیان پێوە کردم لە ڕێگەی زانکۆ کە کەسێکی کوورد ئەگەر هەبێ لەو بوارانە شارەزایی هەبێ بچێ بۆ ئەوێ تۆزە بخوێن لەلایەن ئەنی هەروە بەڕاستی بۆکو شێوکی ستیپندیۆمی پێیاڵە ستیپندیۆم واتە ئەنی بە خۆڕایی ئەخوێنیت ئەوان هاوکاری دەکەن توانم لای ئەوان بخوێنم بۆی کە تەکنیکی تازە فێرم پێڵەن تێ واتە تراوما تاپین تەکنیک بەسەری پەنجە لە هەندە شوێنی ناوچاو و سەرسنگ ئەیت ئەو کەسە ئەگە تراوماشی هەبێ کە خۆی شتەکە زیاتر باسی تراوماکە ئەوانەی کە سترێسێکی درێژخایانیان کورتخایانیان هەیە یان ترسێکیانە یان جۆر لە جۆرەکانی کێشە یان لێدانیان بەرکەوتووە تووشە حادیسەیەکی ژیان بوون ئەمانە ینی بەو شێوە تەکنیکە احتیمالی زۆرە کە وەکو باسێکا لە ساڵ 80 لە ساڵ 90 و کەسانی کە ئەو تەکنیکان کردوونە 5 دقیقەکەمە توانیبوونە خاوبوونەوەک و ئەو کێشان لە ئەگەر لەیەکەوە تا دە ئەو نسکاڵایکی بۆ دابرێن 1 تا 10 مەسەن یەکەم جاڵ لە ئازارەکەی من یان خەمەکەم یان ئەو بیرکردنەوە هەستانی کە ئیسا هەمە لە نوێیە یان بەرزە دوای کە دوای ئەو تەکنیکی کە پێیەکەیت بە شێوکی زۆر ئاسانیانی هیچی تێ ناچێت لەوانەیە بڵێ چوارە ئیسا هەستەکەم زۆر کەمی کردو هەبوو هەر نەیماوە جا ئەم تەکنیکی سەر لە وڵاتانی ئەو وڵاتانی کە تراومای زۆریان هەیە وەکو وەرمونە سووریا بۆی شەڕەوە لە کۆنگۆ لە ئەفغانستان سەمن بەتوان بیان هێنم بۆ عێراق بەڕاستی ئەو کۆنسوڵانە ڕێککەوتوین بەسەوەی سە چاوەڕێوەکەین کە لە شوێنێک سپۆنسەر بکرێن بە تەمام ئەو دوو بەڕێزە بێنەوە بۆ ئێرە هەڵبەتەوان بە ئینگلیزی منیژە کوک و کۆچی ئەوانم ڕێهێنەرم لەگەڵیانە بۆ کورد ئەوەی ئەپلیکیشنی چشمان کردو ئیسا لە ماڵپەڕەکەی خۆم دامناوە هەر کەسی بێ فێری و تەکنیکە بێتوانێت بە ئاسانی ئەپەکە دابەزیێنێت لە مۆبیلەکەیە فێریە بێ کە من بە زمانی کوردی کردو 5 تا دەخولەگەتوانێت ئەم ئەزمونە سەرکەوتوی خۆت کە جێگەی شانازیە بۆ ئێمە لە وڵاتێکی وەکو سویدا تا چەند توانیوتە بیگوازیتەوە بۆ کەسوکاری خۆت یامە بەسمێ بۆ وڵاتی کوردەواری خۆمان تا چەند توانیوتە بیهێنیتەوە نێو کوردستان و ئێمەش وەکو میلەتی خۆت لی سوودمەند بین و چیت کردو بۆ کوردستان لە ڕاستە من یەکەم جار باسیەوەم کردم کە یەکەمین سیدیم بینی لە سویدە لە ساڵی 2000 پێشەوەی دەستکەم بە خوێندن من هەوەرم جاڕکردم بە کوردی بەڵێ دوای ئەوە من هاندرێکم پیا بوو لە ناوما پاشان برادران پیان زانی کە ئیشە شتێکی باشە لە زانکۆی سلێمانی بۆ نمونە من چەند دکتۆرێک مەناسی لێ ئەوانش بە هەمە شەپیان خۆش بوو هەزانیم شتەکە ئەڕوات جا منیش جوتم ئەم کارە بۆ کوردستان بکەم زیاتر باشترە من هەموو ئێنەرخێکم بڵێن تاقی خۆم لە کوردستان سەرفەکەم لەوێ ئەوەی کە یەکەم ڕاستە بۆ سمیناریەکەم پارەم دەسەکەوێ ئیشەکەم پارەم دەسەکەوێ بەڵام لە کوردستانە من بە خۆڕایی کردومە چەندین سنتەری ئەم سلێمانی و هەولێرەیە یان دەربنی خان و هەڵەبجە ئەو سیدانی منیان بەکارهێناوە کە بە خۆڕایی کردووە بەڕاستی من سوپاسی و لایەنان ناکەم کە سپۆنسەریان کردووە بەس من داوام نەکردووە کە مەسەڵەن پارێکم دەستکەوێت لێ ئەگە کڕی بێتشیان بە 2,000 کڕیانە توانیم لە خزمەت بکەم نزیکەی 8 سیدیم کردو تا ئیسا من بۆ منە گەورەترین کە من سەربەرزم پێ گەورەترین پرۆژەم کە کردبێتم بۆ خەسخانەی هیوا بووە سیدێکی تایبەتم دروست کردووە بۆ هاوکاری تیژمان بە شەرپەنجە لایەنە دەرونیەکان کە پێویستیان بە کەسانێکەیە کە هاوکاریان بکە یعنی تەنها داودەرمان ئیسفادی نییە گە تۆ لە ناوە ڕووخاوی لە ناوە هەست بکەیت کە تۆ مردنت نزیک بە تۆ خەریکە ئەمریت خەوت نەماوە چارەسەر چییە هەر بە دەرمان ئایان پێویستەکە تۆ لە ناخی مرۆڤە لە ناو جەستەمانە هەندێک سەرچاوی تایبەتی هەن کە وەک داودەرمان وایە وەکو مەکتەبێ یان بڵێن مەکتەبەیەکە یان دەرمانخانەیە کە توانی بەکاری بێنی بۆی کە دیسانەوە بگەڕێتەوە هێزێکی دەرونی تازە پیا بێت بتوانانی خێوێکی باشتە هەبێ کامڵ بیرکردنەوەکان وەستەکانت بە شێوەیە بەکاربێنێ کە لە مەسلحەتی خۆتە بێت لە مەسلحەتی ئەوەیە بێ کە تۆ ینی هەست بە ئاسوودەی بکەیتەوە سەر لەنێ با بڵێن بگەڕێتەوە بۆ دۆخەکەی جاران یان بەهێزتربی لە جاران ئەمانە هەموو نمونەن بڵێن کە من کردو من نمونونەکانی وەرشی دەرونی زیاترین لە بۆ شەوانەکان یەکەم جار بەکار هاو کە ئیدرۆت سیکۆلۆژی پێڵ بە ئینگلیزی بە سویدەکەی واتە سایکۆلۆژیای وەرزش لەوێ شتەکان وەرگیرە کە ئەمانش لەسەر سێ پرەنسیب ئیشەکەن کە بڵێن سێ مۆدێل یەکەمیان گەشەکردنە مۆدێلی دووهەمیان ڕاهێنانکردنە سێهەمیان بواری فلۆ یعنی چی ینی
من کردنەوە بە کوردی کاتە خۆشەڕەوی وشی خۆشەڕەوی لە کوردستان شە بەکاری ئیسا خۆشەڕەوی من زۆر کەم ئەیبیستم لە کوردستان بەس خۆشەڕەوی شتێکە کە کاتێککە تۆ شتێکەکەیت هەموو شتەکان بە ئاسانی لە دەمە دێتە دەرەوە ڕەنگە جەنابەت بەرنامەت پێشکەش کرد بێ جاریوێ هەستەکەی شتەکان زۆ خۆشە ڕوا بێ هەستەکە بەردەوام بوویتە دە سەعات لە سەرێ ئەو کاتێکە مەسەن لە شتێکە ئەگیرێت و ناتوانانی ڕەنگە تۆ بیرکردنەوەیەکت بۆ بێ لەبەرەوەی ئێمە زۆربەی جار لە شتێ بترسین ئەو ترسێتەوە بەردەمان ڕێک ئەوە وەرزشی دەرونی چییە؟ کەی هاتە کوردستانەوە چۆن وەرزشی دەرونی چۆنی ئەکرێت جەنابەت لە پۆستێکدا ئامادە دەڵێ تاکی کودوا فێ بکەم کە خۆی ڕاهێنان بە دەرونی خۆی بکە خۆی وەرزش بە دەرونی خۆی بکە بەڵێ من بەهۆی پێیجەکەم و بەهۆی ئەو فیسبوکە تایبەتی کە خۆم بەنای عەبدوڵتەوفیق ئەوی کەشان بەنای وەرزشی دەرونیەوە هەیە هەرکەس پێخۆش بکاتەوە و بێتە هاوڕێم لێ من زۆربەی بابەتەکان داوەزیانم زۆری چارەسەرە ینی من تەنها باسی کێشە ناکەم باسی چارەسەرەکە شێکم ڕێنمایی ئاسانە ئەو ڕێنمایانەی کە منەیەم ینی خەڵک تەسەور ناکە کە ئەوەی باش ئەم شتە متوانی بیکەم بۆ نەم کوردی پێشتر ئەنجاریا بە تەنها جارێک ئەتوانی تۆ ئیشەکە جێبەجێکەی بەڵام لێرە تەنها ئەوەی کە خواستی کەسەکە لەسەری بێ کات با بەخۆی تحملیشی هەبێت ینی چونکە تحملەکەت چێ خۆ من ناڵم ئازارە چێژی ینی چاوەڕێ بکە کە ئەم جارە وەری ناگری جارەکەی کە سێ جار چوار جار دە جار بیکە لە سەرێک چی تێ خۆ تۆ پارە نایی ئەمە شتێکە بۆ کامەڵبوونی ژیانە بۆ ئەوی کە تۆ ئیتر ببیتە کەسێکەوە کە ینی کەسێکی خۆش لەناو خۆتە هەست بە خۆشیە بکەیت تو بۆ خەڵکیکە نەژیت بەڵام ڕاهێنانەکانیش لە ڕێگەی سیدیەکانەوە ڕاهێنانی تیا بۆ نمونە مۆسیقاژی خاوە پاشان قسەی خۆم ئەم سیدی تازە کە کردومە من لە بەیانی دووبیانە دەرەچێ مۆسیقاکەشی لەگەڵانی هەردەنی ئام قسوەتە سەری ئەمە پێتاڵێ کە چۆن خۆ خاوکەیتەوە چۆن بچیتە ناو ژوورەکەی دەروونتەوە لێ قسە لەگە خۆتا بکەیت چون بڕوا بە خۆبوون یانی چی چۆن کە تۆ کەسێکی مەسەلەن وەکو کەسانی کە گرنگی چۆن ئامانجداانی بۆ ژیانی خۆت ئەگەر کێشەیەکت هەیە بە دوو دڵی نائارامی دڵ ڕاوکێوێ ترست هەیە هەر لە بەرنمەیەەکە بڵێن سیدیەکە پرۆگرامیی تایبەت هەیە بە بوارێکی تایبەتەوە بۆ نمونە منەڵێم پرۆگرام دوو خاونەوەی لەش دەروون ئیتر ئەمەی تایبەتە بۆیە هەر بەرنامەیەش کە ئینسان گوێ لێگرێ ئەبێ کات با بەخۆی بۆ نمونە تۆ بێ لە ژوورێکی چۆڵاویت ئەنی دەنگە نەوێ بە چواردەوتەوە سیدیەکەیتەوە یان لە مۆبیلەکە تا دادناوە گوێ لێگری ئەڵم بە شێوێکی خۆش پاڵکەوە یان دانیشە کە لەش ئیسراحەت بێ نەک تۆ پاڵ بیتەوە لەسەر پشتێک و یان بە ئیسراحەت دانیشت یان پاڵکەویت ینی هیچ چیکەیتیان جگەلە تو گوێ لە من نەگری منی ئاستێمێ ئەوی ئازانش هەمووی ئەچێتە لەکوێوە لە من بە قسەت لەگەڵەکەم و قسانە چتە ناو بێئاگاییەوە بێئاگاییش لە لای ڕاستی مێشتی مرۆڤایە لای منطق لای چەپایە لای ڕاست لێرە لای فەنتاسیا و مۆسیقا و خەون و خەیاڵ و خۆشەویستی ئەم شانە هەمووی لای ڕاستایە چە بیش منطقە ماتماتیکە زمانەکە فێریەبی دەبێت تۆزێ بە ئاگابی بابڕین بە ئاگایی و نائاگایی بە ئەو ئەوش بەکاربێن باشترە کەم زۆربەی جار بەکارهێنم کارەکانی من ئەوە هەیە چتنا نائاگاییەوە لەوێ خەز نەبێ دوایی بە ئینگلیزی پێڵ ئاوتۆپیلۆت ئەی بابڕێ واتە ساقتەیارە یان بڵێتتر وەنێت و خۆت کاتێکە فێری سیارە ئەبی لە سەرەتاوە لە خوڕینەکانت ئەبی ئاگاداری یەکبەیەکی جێرگۆڕینەکان بی دوای وای لێت و خیاڵ لە شوێنێکی هەل نەو سیارەکە وجودت نییە هەل لە شتی ئەژینە تۆ لەوێنیت ئەگەیتە و شوێنی کەمە بەسیشتوانیانە ئەمە تۆ کاتە پێڵن ئەتر خۆی لەشت خۆی کا پرۆگرام بووە کارەکان لەسەر ئەوانەیە کە مرۆڤ خۆی پرۆگرامکە بە شێوکی ئاسانیش بیگاتە زۆر باشە ماڵ سابڵە دوو دەستەواژە و چەم بەکارهێنران من تا ئێستا لە سایتەکەی جەنابتەوە بینی من سترێس و تراومە سترێس چییە؟ بە هەر جارە وەکو ڕافەیە وەکو پێناسێ بزانین سترێس چیە و دوایی هۆکارەکانی و کاریگەریەکانی چی؟ لە ڕاستیان من گەڕام بۆ ئەو شێ نەمەزانی بە سترێس بە کوردی چییە لەبەرەوەی من لە ساڵی 2000 کە باسم کرد کە گەڕام بۆ ئێرە تەنانەت چووم لە زانکۆیەکە لەگەڵ برادێکی دکتۆری قسەم کردوتم وشەی سترێس چیەگرێتەوە زۆر هەوڵمانە یعنی وتی ئەو شتێ نییە لێرە ئێمە کو سترێس هەیە لە کوردستانە سترێس یعنی چی بەڕاستی پێ چەند کەسێکە لە تەنانەت کوردەکانی ناو سویدیش هاوڕەکانم ئەیانت ئەوە ئێرەیە ڕاکەڕاکی تیا لە سویدا خەڵک لە فەی بەدەسەوەی ڕاکە سواری قیتار بێ فریان ناکەوێ وازانە سترێسان علاقەی بۆ کاتەوە هەیە کە ڕاکە نازان سترێسی کە چییە ئیتر من بەڕاستی کە گەڕام لە زۆربەی شوێنە وشێکی جوانە دۆزێ بە ناوی فشاری دەرونی گرژبوونی دەرونی ئەمە هەردوو چێتوانی باسکەی تراوما وشێکی جیهانیە سترێس کەسێکی کە بڵێن وشەکەی دۆزیەوە یان ناوی ناسترێس ئەو بە ئینگلیزی هەر کەسەکە خۆشی بە سترێس مردووە بزانم
ئەمە سترێس وشەیەکە کە پێڵان ئەو فشارانەی کە لەسەر مرۆڤە دەڵێ ئەو کەسێک کە ناوەکەی دۆزی و خۆشی بە سترێس مرد هۆکار چییە بۆ منە ئەوەندە ئایا ئەمە نەخۆشیە کە خەڵک بمرێنێ بۆچی بۆتە هۆی مردنی ئەو کەسە خۆی بەڵێ من هەڵبەتە نازانم بشنەوەیان نەچوم کە بۆچی ئەو کابراایە برد بەس ئانی وەکو لە کتێبەکانە باسەکرێت خۆشی بە سترێس مرد ئەوە نازانم بەڵام سترێس هەڵبەتە چییە ئەنی مرۆڤ هەموو مرۆڤێ لە ژیانە سترێسە بێ دوو جۆر سترێسشمان هەیە سترێسێکە ئەرێنیەکیان نەرێنیە وەتە پۆزیتیف و نەگەتیڤ ئەوەی کە پۆزیتیڤە یان بڵێن ئەرێنیە یان بڵێن ئیجابیە ئەو بەشیان کە بۆ نمونە تۆ خۆت سترێس کردووە تۆزێ ئەمڕۆ هەر سترێسەبی کە من نەبینی بەرنامەکە چۆن بڕوە بەس دوای ئەوەی کە بەرنامەکە تاو بوو تۆ سترێسەکەت ئەڕەوێتە وایە نا تاو بووە بەڵام سترێسی چکەمان هەیە بۆ نمونە تۆ کێشەی ئابووریت هەیە بەردەوامە 6 مانگ ئەبێ لە ماوەی ئەو مانگەیە فڵانشتە جێبەجێ کردی بێ ئایلت بەسەراکەوتوە بێ ئەم کێشانی کە لە کوردستانە هەم بەڕاستی کە درێژخایانن ئەمە سترێسێکی ناخۆشە سترێسی نەخۆشیمان هەیە نەخۆشیێکت هەیە یان کەسێک لە ماڵەکەتان نەخۆشە چیتەوە تۆ نەخۆشە بینی یان خۆت نەخۆشیێکت هەیە بە کەس نەوتو با بە کەسیش بڵێ ئەگەر ئەو توانانی خۆت بەکار نێنابێ هەمووی بە شێوکی نەگەتیڤی ئەشتێتەوە بەسەر تا دوای ئەمە ئەو سترێسی کوشندەیە کە دوایتر باسێکرێ کە واو لێکە خەون و خەیاڵ ناهێڵێ بیرکردنەوەکان دوازاڵ بێ بەسەر تا تۆ تەرکیزت نامێنێ تۆ ئەڕێ بە ڕێگا لەوانەی خەڵک بینی نێناسیتەوە مەرحەبای نەکەی ئیتر ئازارەکانی شان و مل دروستە بێت ئازاری سەرت هەیە بەردەوامەڵی ئامانە مێشە نازانم چی پشتی سەر مێشە بیلبلی چاوت بۆ نمونە ئەوە گەورەترە بێ بۆی کە شتەکان بینی شان و مل ڕقبوون ئەمانە زۆربەی ئافرەتانی ئێرەیان خەڵک ئامشان ملیان نەشەمی بەهۆی سترێسەوەیە ئازاری مەعیدە ئەوەیە دواتر بڵاو بێتەوە نەخۆشەکانی وەکو پەنکریاس و جگەر سپڵ نازانم تر ئەو جەستە هەموو یەکرێتەوە بەڕاستی کە زۆریی باسەکان بڵێن زۆربەی نەخۆشەکان لە سترێسەوە سەری هەڵاوە لێ بێتە کوشندە وەکارەکانی سترێس وەکارانی کە بنە هۆی ئەم سترێسە فشارە دەرونیەکان چین و لە چیە بەسەراڵدا وەڵڵاهی مرۆڤ خۆی هەر ئەنی بوونەوەرێکە دەمە لە جموجوڵایە قورآنی ژەروا فەرمێ دایمە بەڵێ دایمە لە جموجوڵایە دایمە لە داواکاری ژیانە دایمە طموحاتی هەیە پاشان جاری وا هەیە سترێس تۆ بەهۆی کەسانی چواردەورەوە تووشەبیت بێڕێزیکردن بەرامبەرت باسی ئابووریمان کرد کە باش نییە لەوانێت تۆ سترێسێک لەم ژووریا دروست بێت کە تۆ ڕووناکیی بە قۆت هەیە دایم ئەو ڕووناکیە لێت هەیە تۆ حەز ناکەی ئەمە پێڵێن سترێسی ژینگە دەنگە دەنگ و غەڵبە لە بەدە ماڵەکەتانە ئەمە جۆرە سترێسەکە بەڵێ لە ژینگە سترێسمان هەیە لە ناو ماڵی خانەوادە هەیەی سترێسی خۆی هەیە سترێسی ناو ئیش هەیە یعنی زۆر بەربڵاوە هینی تەندروستی هەیە هینی لاانە کۆمەڵاتەکان هەیە ئەنی سترێسەکان زۆر هەموو شتێ لە ژیانە سترێسی خۆی هەیە بەڵام بۆیە زۆر گرنگە کە مرۆڤ بتوانێت زاڵ بێ بەسەر ئەمانەیە بە شێوکی باش ئەویش هەمووی گەڕێتەوە بیرکردنەوەکان کە من کاری لەگەڵاکەم کاتە بێگومان سترێس کاریگەری لەسەر جەستە و لایەنی دەرونی و کاری ڕۆژانەمان هەیە بێگومان چۆن خۆمان ڕزگار بکەین لەمە یان بۆ منە با سترێسەکانمان هەمیشە ئیجابی و ئەرێنی بن بەڕێ من ئەوەیە تەنها مرۆڤ بیرکردنەوەکانی بگۆڕێ کاتە ئەتوانین خۆمان لە سترێس ڕزگار بکەین ئەتوانیت ئەو سترێس بەردەوام هەیە بەڵام ئەتوانێت سترێسەکە بگۆڕێ بیگۆڕی بکەی بەرە ئیجابی بۆ نمونە کە تۆ هەڵەیەکەکەیت بڵێ جامنیش مرۆڤ مرۆڤ هەڵەیەم کردووە بەس شەرت نیە جارێکی دوم جار سێم جار بکەیتەوە بە هەماش دووبارەکەیتەوە یان شتەکان وەکو خۆشێکی لێ بکە بۆ خۆت بۆ نمونە کێشەیە کە ڕۆیات دایم مەڵێ تۆ درگەکان هەمووی داخراوە ڕۆژانی هەمچی درگای بڵێ ئیلا خۆی گەورە درگایەکم لێ کاتۆ لە کونیەکەەوە هەر ینی ئەکرێتەوە ڕۆشنایەکی بچووک بەسە جاری وایە بۆی یەک شوێنی تاریکی گەورە ڕووناکاتەوە ینی ئینسان دایمە چاوی لە پشتی پەردەکە بە پشتی لە چاوی لەو کونە بە کار کاتە بێتەوە ڕۆشنایە بۆ بێنێتەوە سەر لەنوێ من لە باوەڕام تەناو پەیوەندی بە گەشتبینی مرۆڤەوە هەیە کە گەشتبین بێ ئەمە تەنها ئەوەش بەس نییە بەڵام پێویستەکە مرۆڤ کارکە لەگەڵەیە من پێم سەیرە کە مرۆڤ کارکە بۆ هەندێک ئیشومەک تەنها بۆی کە خۆی پیشان بکە کەسێکی باشە بەس تۆ خۆت لەناو خۆتە بۆ خۆت هەوڵ نیکە خۆت قەنەعات بە خۆتکەی کە تۆ خۆت قبوڵ وەکو بەشەرێ ئێمە زۆرمان بۆ خەڵکی شەکەین زۆربەی زۆرمان یعنی ئەوەی کە یەکەین بۆ ڕووکەشە بۆ خەڵکە پارە و پۆڵ هەمووی بەکارهێنین خۆمان کەشخەکەین جوانترین ئەمانەی فەلسەفە لێین بەڵام لەناو خۆمانەی چی بەکاتە بۆ خەڵک ئەژین مرۆڤ بەعام بە شێوکی گشتی وای لاتە بۆ کەسانی کە ئەژی من باسی یەک شتی بکەم لە مەتار کە هاتمەوە لە قەتەرەوە هاتمەوە پیاوێک و ژنێکم بینی پێکەوە جلوبەرجیان هەست زۆر سادە بوو کە لێرە لەوانە لە کۆنە بیکڕیت
یەکی بە 1000 بیکڕی باشە هەردووکیان لە جولیان لە بەرامبەر لە سەفەریشە ئێوەمانە کە سەفەرەکەی تر تا ئەو تاقمی بۆ کڕن تاکی ئەوروپیش ئاوایە مامۆستا وەکوی جەنابەت لەوێ نیشتەجێی تاکی ئەوروپیژەر بۆ خەڵکگەژی ینی هەوڵەدا بۆ چاوی تۆ بژی بۆ حەز و خولیاکانی تۆ بژی یام ئەمە تەنها کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی خۆمانە من بە شێوەیەکی گشتی هەڵبەتە شتەکە باسکەنا بە شێوەیەکی گشتی تاکی ڕۆژهەڵاتی تەنانەت ڕنگدانەوەشی یاوەتەوە لە ئەوروپایە یعنی ئەو بۆ نمونە ئەو لج گەورەکردن و تەجمیلکردنی لوت و ئەو هەموو شت لە چاوکردنی ئافرەتان ئەوەنی لە ئەجنبیەکانیکەن لە عەرەبەکان و کوردەکان و ئێرانەکان لە ئەوروپا ئەیکەن خۆیان ناکەن ئەوەنیشان فێر کردو بەڕاستی پێتاڵێن ئەمە حقیقەتێکی خۆم لە خەسخانەیە ئەزانم کە ئەو خەڵکان چین زۆری شانوانی کە مەعیدیان عملیات کردووە تووشی کۆنسیکوێنسیانی نەخۆشی پاڵنەرێکی دەرونیە کە من لوتی خۆم ئەمەلیات کە من تەجمی کە ملکی خۆم گەورەکەم بۆ منە هەزارەها جۆری تر لە جەستەدا بۆ منە لەوەی ئەم مرۆڤە لە ڕووی دەرونیەوە ڕووخاو بێ لە ڕووی دەرونیەوە 1000 کێشۆگیر و گرفتی هەیە لە ڕووی ینی دەروونە ڕووخاوەکەیتی پاڵی پێوەدەنێ کە پێی وایە ئەگەر لوتی عملیات کە یا عادەسە بکاتە چاوی ئیدی خۆشببخت و ئارامە بێت سەرەکات دوایی شەرەمە ئەمە چ پاڵنەرێکی دەرونیەوە لە مرۆڤەکە من ئەڵێم دەرونی مرۆڤ ئەو دەرونەیە کە هەیەی ینی تۆ حتا بەیانی خۆ بگۆڕی بەڕووکەش ئەو دەرونە و ئاسوودە نابێت ئەگەر نتوانانی بە شێوەیەکی باش ئاسوودەی بکەیت ئەو ئاسوودەیە کە من باسیەکەم کە تۆ خۆتت پێ ڕازی بێ وەک هەیت ئەتر کە تۆ خۆتت پێ ڕازی بوو کە هەیت کەسانی چواردەوریش ئۆتۆماتیکی بە تۆ ڕازیە بن ئەمە وەکو وایە کە تۆ لە هۆڵێکی گەورەدا دانیشتن هەبێت چۆڵ بێ بڕیتە پێشەوە دابنیژی وا بزانانی ئەوەی کە لە پێشەوە نرخیان زیاترە بەس من زۆر کەس ناچم لە سویدا کە زۆر شەهادەشیانە ناچن لە پێشەوە دانیشتن ناوە ڕاستە دانیشتن لە دواوە دانیشتن ئەوان خۆیان ناسن کە چین خۆیان دڵەوە زانن کە زۆرە هێنن بەس قیناکە ئەمسم چۆڵەکەن بۆ کەسانیت بەس کەسانێکی هەر ڕاکەن لە پێشەوە دانیشتن بۆی پیشانی بن نمونونەکەی ئەوە باسکەم کە من ئەو دوو کەسم بینی لە قەتەر جیبەرجیان وابوو ئێوەمانان چیەکەین ئەو لەگە خێزانەوە بەڕاستی باسیەوەم کردوتم ئەنی ئەمە بۆ ئەو جیاوازی هەیە وەسن تۆ سەیری ئێمەکە لەگەڵ ئەجنەبیەکانە بۆ ئەوان با بە سادی کە ئەسڵن قژشیانانی باشدانەی هێنا بۆ ئاسایی خەوتبوونە سەر ئەرزە جانتاکی بچووکیان پێ بۆ ڕۆشن بە کالێکی عتیادیەوە بەس ئەنی بیرەکەیتە ئەوان لە خۆیان ڕازین ئەوان ڕاهێنانێکیان هەیە لە ناوخۆیانە کە ئیجابی بن ئەوە پێشکەشەکەن کە جوانترین ئیش بێ ئیتر لانی ئینسانیش لەیش لە ڕێکخراوەکانی جیهانیش ئیشکەن ئەوانە کە یارمەتی سەدان هەزار کەسیان بەڵام ئێمە زۆر بە کەشخەیەتی چین بەڵام هیچمان پێ نیە بەداخەوە کە پێشکەشەی مرۆڤایەتیشی بکەین یەکێکی تر لەو چەمکە نەبیسراوانەی کە پێم وایە کۆمەڵگەی کوردیش هەر پێی نامۆیە تراومایە تراوما چییە؟ قوربان جان تراوما بەسەرهاتی خراپ ئەو پێڵێن تراوما بۆ نمونە ئەوەی کە لە کیمیایەکی هەڵبجە بە سەرمانە و تراجدی ئەو تراومایەکە وایە یەکێک تووشە حادیسی سیارەیە بێت ئەمە تراومای بەسەر هاتووە کەسێک ئەمە تۆزە گەورەن تراومایانە کەسێک کە شەڕی کردو و ئازاری بەرکەوتو لە تراومایە چقۆت بەرکەوت بێت تراومایە ئەمە تەنان لە خەسخانەکانە بەشی تراومە جیاکەنە بەشێکەوە ئەمانە نەقلی بەشی تراومایانەکەن پاشان تراوماش چیان تۆ بیرکردنەوەیکی ناخۆشت هەبێ یان بیرت بکەوێتەوە کە پێش 20 ساڵەمە پێش شتێکت بەسەر هاتووە ئەو بیرکردنەوەیت هەمیشە لەگەڵتایە ئەوژە تراومایە ئافرەتە تعدای سەکسی لێکراوە ئەمە لە تراومایەژی ئەتر بەم شێوەیە یعنی تراوما جۆرێکە کە وەکو سترس ئەمێنێتەوە لە مرۆڤ یان حاڵەتێکی بەسەر هاتوویت بیرکردنەوەی تووشی شۆک بووە تووشی داڕمانێکی دەرونیە بێت ئەم پێڵم تراوما ئەتوانین بڵین سەدمە لە عەرەبیەکە پێغەمبەری خوا کە 1400 ساڵە فەرمێ کە ڕووداوێکی ناخۆش ڕوویدا سەبرگرتنەوەی کە لە سەدمەی یەکەمایە سەدمەی ئولایە تۆ بتوانی خۆ بگری ئەمە هەر ئەو تراومە هەر ئەوە نییە هەڵبەتە ئەوە بەشێکی بێگومان ڕاستی فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام شتەکەی سە وەکو کە باسێک لە بەشە وشە ئینگلیزیەکەی تراوما ئەنی ئەو بابەتە گشتیە ینی جاری وایە تۆ بەدەست خۆت نەکەویتە حاڵتێکی تراومای واو ئەن تووشی حاڵتێکی شۆکە بێ یان بڵێن ئەوە حاڵتی حەپەسان ئەمە چیە بەسەر تۆ ناکابینی مناڵەکە توش حادیسە بۆ یان ئەوە توش حادیسەیەکە بیان ئەڕێتم تەلەفۆنێکە بۆ کرد فڵان کەسی نزیکی تۆ تووشی ئەو شتە بۆیان کەسێک لە دەستداوە ئەمەش وەستانێکە بەڕاستی ئینسان وایە شتێک زۆر گەورە ڕۆیان لە وڵاتە بەتایبەتی هیوا لەو کاتا جەڵدە لێدا بۆ منە کە مەگی کوڕەکەی بیسێڵێن نەخۆشە با بڕۆین بۆ خەسخان داوای تۆکات تا وردەوە دەبەوەی شتەکە هەزم کە ئاگیناکە تۆ ڕاستە خۆ ئایا تراوما ئەتوانین نەیهێڵین بنە بڕیکەین یام ئەویش ئەتوانین وەکو سترێس بیگۆڕین بەباری ئیجابی و ئەرێنیە ئەوەی کە لە مرۆڤ ڕوویە هەر لە زاکریا هەر ئەمێنێتەوە بەڵام ئەکرێ بە شێوەیەکی کە باز بکرێت
ینی من هەمیشە ئەڵێم ئەو خۆی کێشەکە لەوەیان نییە کە ئێمە شتەکەمان بەسەرات و کێشەکە لەوەیە کە چۆنی شەرحەکەین بۆ مێشکی خۆمان ئەو وشانی کە بە خۆمان بۆ ینی شەرحێکە وشەکان کە چی ڕوویاوە ئەوە دەوریگرنی هەیە ئەو شانی کە بە خۆتیاڵی یان باسێکی بۆ کەسێکیکە ڕووداوێک ڕووبا لە دەرەوە 4-5 کەس بن پێکەوە بێن بۆ جەنابەتی باسکەن هەرێکیان بە شێوێکی باسەکەن بە زەبین ناکایەکیان چەند وشەیەکی جوانی هەڵبژاردووە پێتەڵێ ئەتر تۆ ئەگەم بە تەنها من بڵم تۆ ئەو وەرەگریکەم پێم وتی ڕووداوەکە بۆ بچووکێ بینی هەیە زۆر گەورەتریەکە لەوەی کە هەیە عەبدوڵڵا وەک لە پێشەکی بەرنامەکەشدا ئاماژەم پێکرد پێم خۆش بوو لەسەر زاری جەنابتەوە لەبەرەوەی کە تا ڕادەیەک شارەزا و ئاگاداری بە ژینگەی ئەوروپا و وڵاتی سوید و وڵاتی خۆشمان ئێمە لە تیڤیەکانەوە لە فلیمە زنجیرە دراماکانەوە لە زۆر شتەوە کەسەی تاکی ئەوروپیەکەین پێمان وایە کە تاکێکی زۆر بەختەوەرن زۆر ئارامن زۆر بۆ کێشۆ بێگیر و گرفتن زۆر لە ژیانێکی ڕەفاهێت و خۆشگوزەرانی ئاژین و کەسەی تووڕەیی و گرژومۆنی و هەڵچوونی خۆشمانەکەین پێمان وایە ئێمەش هەمیشە لە ئاڵۆزی دەرونی و لە نابەختەوەری ئاژین پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئەم بەراوردە بکەین وەکەوەی کە من لە زۆر بەرنامەی ترا ئەمەم کردووە بەڵام پێم وایە کەسێکم دۆزیوەتەوە کە بتوانێت ئەو بەراوردەمان بە دروستی بۆ بکە هەڵبەتە بە دروستی ڕەنگە منیش هەرچێک بڵم کەسێکی کەس ڕەنگە ئاوانەیە ئەوەنی هەرێک لە ڕوانینگی خۆی قسێکە باز شتەکانەکە ئەوەی من بزانم ژینگەی کوردستان بە هیچ شێوەیەک توان بڵم لە سا هەشتای تێک چووە گونجاو نییە بۆ ئەوەی کە مرۆڤێکی کامڵ و ساڵح دەرچێت بەڕاستی یعنی لە هەموو بوارەکانی بەهۆی ئەم 10 ساڵی ئەخیرەوە کە ڕووداوەکان لە سیاسەکان ئابووری ئەمان هەمووای کرد شکستی لە مرۆڤەکانە هەیە مرۆڤ زۆ ساغی ژەبێنێ بەڵام لە ناوە شکاوە بەسەریەکە ئەمە ناتوانین ینی بەراوردی بکەین لەگەڵ ئەوروپایە من هەمیشە وتومە ئەگەر ئەو بوارەی کە بۆ کەسێکی ئەوروپی ڕەخساوە بۆ کوردێکیش بڕەخسایە ڕەنگە هەروکە ئەوروپیەک بووە ینی مرۆڤ هەر مرۆڤە لە شوێنی دنیاە بێ ئەوروپی خۆشبەخت و ئاسوودەیە من ئەڵێم دەسەڵات دەورێکی گرنگی هەیە لێرە دەسەڵاتی کوردی لێرە نەیتوانی ئەو ڕەفاهیە بۆ کورد دابین بکە بە هیچ شێوەیە لەبەر هۆکارەکان ڕابازی نەکەن چین بەڵام لە ئەوروپایە تۆ ڕەفاهێتەکە چی ئەین دەسەڵاتە بەڕاستی دەسەڵات توانیوێتی زۆر شت بخاتە بەردەمی خەڵک کە خەڵک سەربەستێکی زۆری هەیە لە زۆربەی بوارەکانی ژیانە ئەمەش ئەوە ناگرێت کە تۆ بچی بەردبارانی مەلێکی سوید بکەین بڵاو لە سەربەستیم هەیە ینی سەربەستیش سنووری خۆی هەیە بەڕاستی هەموو شتێ لە ژیانە سنووری هەیە بۆیە ئەمە منەڵێم ئەوان لە بواری ئابووریەوە پێشکەوتون هەموو کەس معاشی خۆی هەیە ئیشکی پاری باشت هەیە خوێندن ملائمە زۆر گونجاوە بۆ هەموو کەسێکە بتوانێت بخوێنە بەڵام ئەمە ئەوە ناگرێتەوە کە بڵیت کە ئەوان کێشیانی ڕەنگە کێشەکانیان بە شێوەیەکی کەبێ بۆ نمونە کێشەی تەنهاییان زۆرە ئەوان تەنهایەکەی ئەوان زۆرە وای لاتۆ کە زۆربیان تووشی نەخۆشی ئەڵزایمەرە بن بۆ نمونە کە خۆم 18 ساڵیشم کرد لەگەڵ نەخۆشی ئەڵزایمەرە ئەمە لە بیرچوون بەڵێ کە خەلەکە ئەڵبەتە لە دەمارەکانی مێشکایە بەرەبەرەوای لێ تاو تووشی دەمێنتە بێ دەمێنسی پێڵێن وای لێ ینی بەرەو خراپترە چێ ئەمە بەس ئەوانە توان 10 ساڵ بژین لەگەڵەوەشە لێرە من لەو باڕام ساڵە 2 ساڵێتر نازان شێوە لە شێوەکان دەرمانێز و ئەمرێ بەڵێ بۆیە منەڵێم ڕەفاهێت و دڵڕاوکوێ و ئەمانە هەردووکی لێرە هەیە لێژ هەیە بەڵام بۆ هەموو کەسێک نییە بەڕاستی لەوێش کەسانی هەن ڕێگان نەدۆزیوەوە خۆمان هاچی ئەوروپی بێت ڕێگای باش نەدۆزیوەتەوە یعنی ڕێگاکانە بێ بدۆزیتەوە بۆچی من دکتۆرە ناسم کە دکتۆری چاک ینی حتا بڵی دکتۆرێکە زیرەکە لە باسی ئەوروپاکە من بەڵام لایەنی کۆمپیتەنسی ئەواتە بڵین توانای کامڵبوونی کۆمەڵایەتی کەمە یعنی ئەوەی کە پێڵی بەریەکەوتنەکانی زۆر خراپ لەگەڵ نەخۆشەکانە ئێستا من لەو قسمی خۆم کە ئیشەکەم لەوێ بۆ نمونە مستە پرشتیاری بەشی ئێتیک و موراڵم ئەنی کۆبنەوەیان پێەکەم هەفتی 2 هەفتە جارێ لەگەڵ پرسۆناڵەکانی بڵێن لەگەڵ کارمەندەکانە دانیشتنمان هەیە باز لەو شتانەیەکین کە وەکو کەیسێک باسیەکەم نووسمەوە لەسەر ئەو پرەنسیپانی کە لە ئێتیکا هەیە باسەکەین کە ئەم شتە بۆچی ئاوەڕۆیە جا ئەمە هەموو کەسێکە گرێتەوە کەسانی ئەوێ دیارە ئیشەکەن و جلێکی باش لەبەرەکەن و چنە دەرەوە ئەنی چۆنڵی هادی شوکار و ژیان ڕۆ لە خەسخانێکی گەورە قیژەقیش نبینی ڕسم گرتۆ ناوەڕاستی ڕۆژە هینی خەسخانەکە یەک کەس نبینی لێرە بێ خەسخانەکان جمعەیە بۆ نمونە
یعنی لە زۆر بوارە سەقافەت هەیە لەوێ لە جۆری مامەڵەکردنا لە جۆری ژیانە لە جۆری نەخۆشیە مەسەن زانیاریان هەیە لە نەخۆشیەکان زانیاریان هەیە لە خوێندن لە زۆربەی شتەکانە بەڵام ئەمە ئەوەش ناگەێنە کە مرۆڤەکان کامڵن لێرەش کامڵ نین کامڵبوونی ژیانەوەیە کە تۆ بەڕێی من تەنەت لە خوێندنگەکانە کە ئەخوێنن نابێ مناڵ پەروەردە بکرێ 18 ساڵ 20 ساڵی تەمەنی بەس بۆ ئەوە بکە خوێندەکەی نەجات بێ و دوای مەعاشێکی و هەبێ ئیشێ وی کە پێی بژی نەخێر ئەبێ پەروەردە بکرێ کە لایانی کۆمەڵایەتی بەهێز بێتە بوونەوەرێکی کۆمەڵایەتی تێکەڵبوون بە خەڵک بتوانێت لە هەموو لایەنەکانی ژیانە شت بزانێ نەک بۆ دەرچوونەکە بێ جا ئەمە لەوێ ڕەنگە زیاتر احتیمام بۆ درابێ بەهۆی ئەو ژینگەی کە خەڵکیاتی لە شەڕ دوورە و فەرقی زۆر مرۆڤ بەتابەت تاکی ئێمە ناتوانێت لە نێو نەبوونی پێدراوە مادیەکانە لە نێو ئەم کەش و فەوزا سیاسی ئاڵۆزا نەبوونی موچە قەیرانی دارایی بۆ منە هەڕەشەی وڵاتانی دراوسێ ناتوانێت لەم ژینگەیەشدا بەختەوە بێ ئارامی دەرونی بۆ خۆی مسۆگەرکە زاڵ بێ بەسە فشار دەرونیەکانی خۆیدا بەڵێ مرۆڤ من قسەی بوودا بجۆڕمەوە کاڵێ ژیان ناڕەحەتە بەڵام ئەبێ بە ناڕەحەتەکانی ڕابین واتە ژیان ئازارە ئەبێ بە ئازار ڕابین یعنی ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی وتەیەکە شایانی زۆر هەڵگرتنە بەڵام ئێمەش کە ئەگەر لە کابرا لە سجنە ئەگەر ئامانجی ئەوە نەبێت کە دوایی بێتە دەرەوە ژیانێکی باشتری هەبێ ئەلوانە چەند ساڵێکی تەمەنیشی مابێ لەوانەیە 20 ساڵ سجنابێ بەس ئامانجێکی هەر هەیە کە بێتە دەرەوە جا بۆیە ئەنی ئینسان کە تووشی ناڕەحەتەکانی ژیانی شەبێ ئەکرێ یانی تۆ سەیری ژیان کە سەیری خەڵکانی ناو کوردستان کە لەگەڵ ئەم هەموو چێشمە و ناڕەحەتیانە کەسانی چەند تەنها عەرەبانەیەکیان پێگەشت بینترن لەوانەیە کە مەسەن معاشی چەندیان هەیە یعنی ئەمە خۆی لە خۆیان ئەوە ئەگەیەنە کە مرۆڤ شێوی ژیانی چۆن بێ شێوازەکەی چۆنەژی چۆن بیرەکاتەوە لە سەرەتاوە چۆن پەروەردە بووە بۆ نمونە خوێندنەوە زۆزە کاریگەری هەیە چی ئەخوێنێتەوە بە شەرە کەسانی دەوروبەری باز لە چی ئەکەن هاوڕەکانی کێن ئەمانە هەمووی دەوری هەیە بۆی کە مرۆڤ بتوانێت سەرچاوەکان بدۆزێتە بۆی کە خۆشبەختی بەدەست بێنە سەر لە نوێ ئەگەر ناو ناڕەحەترین وەزعی شابێ زۆر باشە زۆر جار مرۆڤێکمان هەیە زۆر تووڕەیە زۆر خەمۆکە زۆر گۆشەگیرە پێی وایە ئەمە شتێکی زگماکیە و لە باو باپیر و نازام کرۆمۆسۆم شتەوە بۆی ماوەتەوە و پێی وایە زاڵبوون بەسەر ئەمەدا وەکۆڵێ ئاسنی ساردکوتانە و تۆ ناتوانانی ئەم مرۆڤەی کە باوکو و باپیر هەر تووڕە بوون هەر گرژ و مۆن بوون هەر نازان بەجۆی لە جۆرەکان خاوەن خەمۆکی ئەوە بوون ناتوان بیگۆن ئایا پەروەردە و ڕاهێنانە وەرزشیەکان یان بۆنە وەرزشی دەرونی ئەتوانێت ئەم قەت پسڕانەمان بۆ دروست بکە با من جیاوازترم لە ڕووی دەرونیەوە لەگەڵ باو باپیرم ئایا ئەمە ئەکرێت من هەمیشاڵە مرۆڤ هەرگیز ناتوانێت بگۆڕێ ئەگەر ڕاهێنانی پێ ناکە چونکە ڕاهێنان ئەتوانێت بیگۆڕێ بەس ڕاهێنان ئەتوانێت مرۆڤ گۆڕێ ئەگەر بە بەڵێ بجاو بەمەوە بەڵێ ئەتوانێت مرۆڤ بگۆڕێ بەهۆی لە ڕاهێنانکردنەوە بەڵام ڕاهێنانێکی دروست بدۆزێتەوە پاشان ئەکرێت پێویستی بە هاوکاریەکێک هەبێت کە ڕێنمایی بکە بەڕاستی چونکە شتێکی زۆر ئاسان هەیە بەڕاستی کە مرۆڤ ئەبێ یەکشت بڵێ بەخۆی مەسەڵەن تۆ کە ئەڕووی شتێکەکەیت وشی نابەکارمێنە بۆ خۆی مەسەڵەن بڵێ من ناتوانم ئەوی شە بکەم لەبەرەوەی مێشکی ئێمە ئێستا کە من بڵێم من ناتوانم ئەو هەموو ئاوا بخۆمەوە مێشکم پێم بەڵێ یەکسەری ئەبێ بۆی شیکەمەوە پێم بەڵێ بۆچی ناتوانانی بیخۆیتەوە بەلای کرێکاروشی شاڕۆی مەڵێ ماندوومە بن بڵێ خوا تەوفیقتان بەیان خواسەلامەت لە ڕووی دەرونیەوە تۆ کە وشەی ماندوویت بەکارێن ئەیدی لێبێ ئەو نەگەر ئەو خۆی سلبیە جا من کە پێ ئەڵم ناتوانم ئاوا بخۆم مێشک مەڵێ عەبدوڵڵا بۆ ناتوانێ ئاوا بخۆیتەوە ئەبێ وای شیکەمەوە کە من ڕاست دەکەم پێڵێم ئەو ئاو زۆرە تینوم نییە ناتوان بیخۆم بەس کە بڵێم ئەتوانم بیخۆمەوە مێشک دەڵێ بۆچی لەبەری هەست بە تینوێتیەکە مەزانم هەموو یەخۆمەوە یەکسەری بنەکەی بینم ئەم هەموو شتێ لە ژیانە ئاوایە بەڕاستی مرۆڤیش کە تووڕەبووە ناتوانێت تۆ کە بە خۆت ئەڵێ من ناتوانم تۆ هەموو جارە بۆ خۆتی دووبارەیەکەیتەوە ئیمزایەکەی کە ناتوانی بگۆڕێ ناتوانانی تووڕەبوونەکەت بگۆڕی وەزەکە وت و ئەتوانم اینجا هەوڵی بۆی تۆ یەک نەرمیەک دروستەکەی مشکت کرانەوەیکی بەسەرایەت ئەڵێ من ناتوانم ئەوی شە بکەم ساڵ خەڵک لێرە شەرمەکە پێی بڵێن نەخۆشی دەرونی هەیە شەرمەکە خۆی نیشانی پسپۆڕێکی دەرونی شارەزایەکی دەرونی ڕاهێنەرێکی دەرونی بدە زۆر بەلایەوە ئاساییە تووشی شێرپەنجە ببێ دەیان نەخۆشی جەستەیی هەبێت دەیان عملیاتی بۆ بکرێت بڕوا بۆ هیندستان و ئێران و بەریتانیا بۆ چارەسەرێکی گرەیەک لە جەستەیدا بەڵام لەوە چێ بە شەرم و دڵەڕاوکیەوە دەچێتە لای پسپۆڕێکی دەرونی ئەمە بۆچی ئایا لە ئەوروپاشدا ئەمە هەیە
ئێمە چۆن زاڵبین بەسەر ئەم شەرم و ترسەدا و بە شانازیەوە بڵێن کاکە تووشی نەخۆشی دەرونی بووین. کۆمەڵگای ئێمە زۆر زەحمەتە بووی کە هەڵی خۆی باسکات بەڕاستی وەکو هەڵەکە هەڵا اینجا تۆ ئەگەر نەخۆشیی دەرونی هەبێ باسەکرێ بۆچی تووشی ئەمە بووی بە شوێن تا ئەگەڕێن ئەمە شێت بووە ئەم حاڵەتانە باسەکرێ ڕاستیش ئەمە کە خەڵک وا باسیەکات کە ئەو کەسی تر وەکو کەسێکی غەڵەت و شێت و ئاگاتان لە خۆتانی دوورکەونەوە لە ماڵە باسیەکان ئەو کەسە گەر ساغیش بەجاری وای لە هەندێک شوێنی ئەم کۆمەڵگای ئێمەیە بە سەقەت هەبێ بەڕاستی ئینسانێکی خراپی لە دەرەچێ جا بۆیە من لەو باوەڕێم ئەکرێت یعنی ئەوانش بە هەمە شێوە باسی هینی خۆیان بکەن کە من کێشەیەکی دەرونیم هەیە بەڵام کێشەی دەرونی دەیانێت کێشەیەکی نەبینراوە کە باز لە دەروونەکەی یعنی تۆ هەستەکانت بیرکردنەوەکانت دوایان دەکەوی نەخۆشکەوی ئەمانش هەست کەم باس لە ڕاهێنانی دەرونیەکەم یان ڕاهێنانکردن بە بەشە نەبینراوەکە لە مرۆڤ بەشە بینراوەکە ئەوەیە کە تۆچی تۆپتەپێنەکەی یا عەزەڵاتە تەمرینی پێەکەی ڕاکردنەکەی ئەم شتانە هەمووی وەرشی بەدەنیە وەرشی دەرونی ئەوەی کە منیشی پێەکەم بە ناوی مرۆڤە کە ئەوەی کە تۆڵی بەشە دەرونەکەیان نەخۆشیی دەرونی هەیە چۆنی بجێڕێتە بۆ یەکە باسی بکە یان چەلای کەسێکە بەس کێشەی ئەمەش بەڕاستی ئەوەشە کە خەڵک لێرە وەکو باسیەکان زۆربەی کەسانی تر بەس من ڕێم لەسەر ئەوە نییە ئیتلاقاً بە تاواتی کە ئەڵێ ئەگەر کێشە هەبوو بچوو لای خەڵکی باس کە لای کەسێکی خۆشەویستی خۆتی باسیکەوانە من ئەڵێم کەس هەتا سەر هاوڕێی خۆشەویستی خۆت نابێ بەداخەوە لە ساڵ 95 خەڵک دوایتر لەو کەسە جیابێتەوە هەندێک کێشە هەیە بە باز نەکرێت لای کەسێکە بۆیە کەسانی پسپۆڕ هەن لە وڵاتە ئەگەر کەسانی چاک بچی لێ باسی بکەی دڵی خۆت هەڕژی زۆر باشتر لەوەی کە لای خەڵکیکە باسی بکەی. وەڵێ ساڵ پێم خۆشە باسی پرۆژەی تازە و پرۆژەی داهاتووت بکەیت کە هاتوویتەوە چیت پێ بۆ کوردستان یان پرۆژەت چییە و بەنیازی چی بکەیت؟ بەڵێ من هەموو جارێک هاتوومەتەوە لەم 26 ساڵی تەمەنما بەڕاستی پرۆژەی خۆم هەر پێ بووە تەنانەت لە پێش ساڵی 2000 دەستکەم بە من مدەڕیبی ملاکەم بوو مدەڕیمی بۆکسنی بووم تەنانەت و کاتانەژە هاتمەوە لێرە حەزمەکە خزمەتە لە بواری ملاکەمەیە بکەم ئێستا من لە بۆ هەفتەی هاتوومەتەوە بۆ سەردانێکی کورد لەگەڵەوەشە 2 ڕۆژی ئەم 8 ڕۆژەی تەمەنم لە کوردستان ئایسا بۆ بەمە سەرکەمن بۆ نمونە سبێنێ ئەو پرۆژەی کە لە وەزارەتی پەروەردە بڵێن پەسەند کرا بخرێتە بواری جێبەجێکردنەوە من لە ئامادەیەکانە ئیتر سیدی و ئەو برۆشیرەی کە کردومە بدرێ بە کۆمەڵناس و دەروناسەکانەوانی کە لەو بوارە ئیشەکان لە قوتابخانەی ئامادەیەکانە جا بۆ هەموو هەرێمی کوردستانە ئەمە سبێنێ پەوەرشەو پێکم هەیە لە سلێمانی دووس بێ لە هەولێر ئەو پرۆژەیە باسەکەم بۆیان بۆی کە هەموو ئەو کۆمەڵاس و دەروناسانی کە لێ بڵێن تۆژەرەکان تۆژەری کۆمەڵاتی تۆژەری دەرونی لێویشەکەن ئەو شتێ من پێیان بگا بە شێوەیەکی دروست کە بتوان سبێنە بە خوێندکارەکانی بڵێنکامت بۆچی هەوڵ نادرێ ئەم بابەتە بکرێتە منهەج وەکو منهەج و کتێب بخوێنرێ لە پەروەردە و لە قۆناغەکانی خوێندنی ئێمەدا بەڵێ من قسەتان کردووە هەوڵتان داوە ئەمە یەکێکە لەو هەنگا گەورانی کە ئێستا بڵێن ناومانە کە لە سبێنەوە ببێتە منهەجێک بەڵێ لە خوێندنگای ئامادەیەکانە مەبەستم لە ئامادەیەکانەوەی کە ئەوان کە تەمەنیان چۆتە 14-15 ساڵ بەرەو سەر تا تەمەنی 18 ساڵ 9 ساڵ ڕەنگە وەرگرتنیان بۆ ئەم جۆرە بابەتانە ئاسانتر بێ وەریەگرن ینی لە سەرەتای کێشەکانی ژیانیانان بەڕاستی بووی کە بتوان بۆی جۆگرتن لەو بەرنامانەی کە من کردومە کەسانی پسپۆڕیش خۆیان تێکەڵی ئەو باری کە بوون لەگەڵ ئەمە لەیەکی بەشتێکی جوان دروستکەن و پەروەردەیەکی باشی خوێندکارەکان و قوتابیان بن لە هەمان کاتیشا کە هەم بۆ تەندروستیان باشە هەم بۆ ئەوی کە تەرکیزیان لەسەر خوێندنەکان باشتر بێ پاشان من فێریانەکەم کە شوێنە بدۆزنەوە کە لەوەیە بخوێنن ئیتر ئەمە شوێنە لە دەروونە یان لە ژوورەکە خۆیان گوێ لە بگرن لە پرۆژەکە باسم کردووە کە ئەو شوێنە بکەن بە شوێنی خوێندنیان کە ئەچنە ئەوێ تاو تەرکیزیان لەسەر ئەوە بێ پاشان بەرنامی تیا بووی کە بڕای بە خۆی هەبێ دەرونی بەهێز بێ و تەندروستیی باشیان هەبێت. وەڵا زۆرجار لە وڵاتی ئێمە کە کەسێک تووشی ئاڵۆزی دەرونی و نەخۆشی دەرونی دەبێ تەنانەت دایک و باوک و کەسوکارەکەشی دەستی لێشۆن تەنانەت شێوازی جل لە بەرکردنەکەی و سەر سفرکردنەکەی و خۆیان ڕیشی بۆ ئەتاشن و ئیدی پشتگوێ یەخەن ئەمانە هەر لە سەرتاوە بەلهانی کەمەنگاوە بڕیاریان داوە کە تر ئەمە شێتە و پێویستە مناڵەگورتکە دوایکەون تەنانەت ئەمەش ئەم بەڕێزەی کە من لە پێشەکە نامەیەکی بۆ جەنابەت ناردووە گەشتۆتە لێواری کەندەڵان و خۆکوشتن و بیرکردنەوە لە دەیان شتی دیکە بەڵام بە ڕاهێنانێک بە گەشتبینی بەخشینێک بە شتێک بۆتەوە بە کەسێکی یاسایی زۆر جار خەڵک پێی وایە ئەوەی کە ئالوودەی نەخۆشی دەرونیەکان بوو یان بۆ منە هەڵگری نەخۆشی دەرونی بیان بە جۆی لە جۆرەکان ئاڵۆزی دەرونی هەبوو ئیدی ئەوەی کە
ڕەچاوی ئەکایەمەوەی کە ڕەنگە داتەوە بەرەو خراپتر چوونە نەک بەرەو باشچوونە وەکو لایەنە جەستەکەنیە کە بە داوی دەرمان باش بێ. ئایا دوای توشببوونی ئێمە بە نەخۆشی دەرونی ئێمە ئەتوانین بگەڕینەوە بە باری ئاسایی و دەروونمان ئارام بێتەوە لەو نەخۆشیە دەرونی ڕزگارمان بێ؟ خۆی یەک شتێشەیە من ئەوە باس بکەین کە باز لە نەخۆشی دەرونیەکەی ئەگەر دکتۆرەکان دیاگنۆسیان کرد بێت واتە پشکنینەکانیان کرد بێت لەسەری کە ناوی نەخۆشەکان دۆزی بێت چ نەخۆشیێکی هەیە ئەگەر ئەمە نەخۆشی بێ نەخۆشی دەرونی چونکە کێشەی دەرونی ئەوانەی کە مرۆڤ باسەکەن ڕۆژانە تووشی کێشەیە بێن هەموو مرۆڤ بێ لەوانە کێشەکە یەکەم جار کۆمەڵایەتی بێ یان کێشەیەکی فیزیکی بێ وای لێ بەهۆی برکردنەوەکانمانە بێت کێشەیەکی دەرونی بەمان حاڵی نفسیمان تێگەچێ ئیتر خەمۆکیەکان تووشەی بە دوایەکەمانە حەز لە گۆشە گیریەکە بیرکردنەوەکانی ئاڵۆزە بن تووڕەبوون دروستە بێ ئەم کێشانەی کە باسەکەم بەڵێ ئەمانە ئەکرێ بە شێوکی تۆزی ئاسان چارەسەر بکرێن بەڵام هەندێک نەخۆشیکان بەڕاستیکەن نەخۆشی دەرونیان ڕەنگە هەر چارەسەری نەبێت جگە داو دەرمان ئەوەش بزانین ئەویان دکتۆرەکان تشخیصەکەن کە کام جۆرە نەخۆشیانە مامۆستا کۆ تا قسە و سەرنجت لەبەرەی کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێ کۆ تا قسە و سەرنجتان چیە شتێ من نەمپرسی بێ و جەنابەت پێویست کە ئاماژەی پێ بکەیت؟ شتێکی وام بیر نیسا ئەوەی کە کردمان دەست خۆش بە زۆر سوپاسان دەکەم سپاس بۆ پێیان هیوادارم هەموو میلەتی کورد سەرکەوتوو بێ هیوادارم من ئەو پرۆژانەی کە یەکەم بگاتە هەموو کەسێ ماڵپەڕی پێجی وەرزشی دەرونیم هەیە هەر کەسێک کێشەیەکی تایبەتی هەیە دەرونی بێ یان کێشەیەکە بزانێک لە چوارچەوەی ئیشەکەی خۆمایە من هەمیشە هاوکاریم کردوون بەبێ ئەوەی کە چاوەڕێی هیچ بەرامبەرێ بکەم بەڵگەم هەزاران بەڵگەم هەیە من لە هەموو شارەکانی کوردستان و تەنانەت لە دەروی وڵاتیش لە ئەمریکا و شوێنەکانێکەوە پەیوەندیم پێوەکرێ هیوادارم ئەم کتێب و منهەجانەی کە هەمە لە شوێنێکە بتوانم داێنم بگاتە هەموو کەسێ بە هیوا تەندروستێکی باش و ڕاهێنانی دەرونی بگاتە هەموو ماڵی ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا تەوفیق پسپۆڕی ڕاهێنان دەرونیەکان و باڵبێزی خوێندنی باڵای سکاندنافیای نێودەوڵەتی لە وڵاتی سوید هەروە کاری ڕاهێنەرێتی دەکات لە نەخۆشخانەی هۆدینگ لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید. سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونیت. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتمان کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم دەروونێکی ئارام میوانی هەمووتان بێ و هەمومان لەو دڵە ڕاوکێ و لەو فشارە دەرونیا ڕزگارمان بێ کە هەمانە ئەگەر هەمان بێ هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.